منام سردار اسماعیل ابراهیم لە ناحیەی کەلەکچیمە زۆر قەڵەقم پێش ئەو عملیاتە و سەردانی زۆر دکتۆرم کرد لە بیست و دووەکو ئەولا دوای ئەوەی دکتۆر دەرێشیان بیست و تەمەشام کرد قەناعەتم بۆ چاوی و بڕیارم داوە عملیەم کرد. بەڕاستی ئاسانترین عملیە هیچی ناوێ قەلەقی ناوێ. من ئەوە دەبێتە 8 ڕۆژ عملیم کردووە 15 کیلۆ لە کێشم دابەزیوە بەبێ هیچ ئازاری یەک شەوێک لە نەخۆشخانە مامەوە تاوە و شتێکی ستاندەرە یعنی ئەبەت نەمەترسیەکی هەیە نە شتێکی هەیە هیوادارم ئەوی قەڵەوە بە زووترین کات ئەو عملیاتە بکات. من تەمەنم 37 ساڵە دوو کچی کوڕێکم هەیە و ماوەی بڵێم یعنی 2 ساڵە من بڕیاری ئەو عملیاتەوە نەمدەوێت عملیاتەکە بکەم. بەڕاستی سەردان چەند دکتۆرم کرد نەمدەوێت جورعەتم نەبوو کە کردم ئێستا دەڵێم با هەموو کەسێ بکە لە خۆی لە قەڵەوی ڕزگار بکە. دکتۆری دانم لە ناحیەی کەلەکچیشی خۆم دەکەم و عملیاتەکەم زۆر سەرکەوتووە زۆر سپاسی دکتۆر دەکەم دەست خۆش بن خودای جزای خێر بداتەوە. هیوادارم هەموو خەڵکێک ئەوەی قەڵەوە عملیاتە بکە. بەڕاستی ئەو قەڵەویە من زەختەمە بووی سەزەختەکەم ڕۆیشتووە سکەریمە بوو سکەریەکەم نەماوە ئەو سەرچۆکانم دێشا زۆر ئازارمە بوو ئەلحەمدولیلا لەوانە هەموو تێپەڕە کردگە یعنی نەمدەویست سەحەتی خۆمی سە بە کەسێ بڵێم و دە باش بوومە نەمدەویست بە کەس بڵێم بەهەم کەس نەزانێت ئەلحەمدولیلا زۆر باشە.